ئێمە لە شاری هەولێر نزیکەی 50 خاوەن مۆلدەمان ئاگادار کردوتەوە لە گەڕەکە هەژار نشینەکان بۆ ئەوەی کە مۆلدەخانیان بکەنەوە کار. بەهۆی ئەو هێرشێکە دوێنێ شەو کرایە سەر کێلگەی نەوتی کۆرمۆر لە سەمسەماڵ لە دوێنێ شەوەوە بەشێکی زۆری شارەکان کارەبایان نییە. ئەم ڕۆژ لە شاری هەولێر بەشێکی زۆری گەڕەکەکان بێکارەبان و چاو نابینێ. جا چەند ڕێکخراوێک و چەند سەرمادارێک لە شاری هەولێر هەڵساون بە پەیوەندیکردن بە خاوەن مۆلیدەکان لە گەڕەکە جیاوازەکانی هەولێر و داوان لێکردوون بۆ ماوەیەک کارەبا بە هاوڵاتیان بدەن لە بەرامبەردا ئەو خەرجیەی کە مۆلیدەکان دەیکەن لەو ماوەیەدا دەیگەڕێنەوە بۆ خاوەن مۆلیدەکان. جا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم باسە لە لای کاک محەممەدم کە یەکێکە لەو گەنجانێکە هەڵساوە بە ئەنجامدانی ئەو کارە. دکتۆر جان سڵاوت لێبێ ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم. ئەگەر پێم بڵێ چۆن بۆ بڕیارەتاندا کە پەیوەندی بە مۆلیدەکانەوە بکەن بۆ ئەوەی کە کارەبا بە هاوڵاتیان بدەن. سڵاو لە بەڕێزشتان پاش ئەو هێرشە تیرۆریستی کە کرا سەر کێلگەی کۆرمۆر بەداخەوە کە کارەبای هەرێمی کوردستان ڕوبەڕووی گرفتێکی گەورە بووە. ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بۆ خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان و هاوڵاتیان بەداخەوە کە پاش ئەو هێرشە هاوڵاتیانی شارەکانی هەرێمی کوردستان تەواو بێکارەبا بوون و گەڕەکانی هەرێمی کوردستان شارەکانی هەرێمی کوردستان بێکارەبایی تاریکی تەواوی پێوە دیار بوو. بێکارەبایی کاریکەری کردە سەر ژیانی هاوڵاتیان بەوەی ئەوەی کە ئێستا کاتی وەرزی خوێندنە زۆر قوتابیمان هەیە. ئێمە لەو سۆنگەی و لە سۆنگەی خۆشویستیمان بۆ خاک و وڵات و نیشتیمان و حکوومەتی خۆمان هەستان بەوەی کە لە ڕێگای چەند سەرمایەدار و کۆمپانیایەکەوە داوامان لە خاوەن مۆلیدەکان کرد کە بە زووترین کات مۆلیدەکانیان پێ بکەنەوە بەکار بخەنەوە بۆ ماوەی 48 کاتژمێر تاکو گەشتە و گرفتەکانی کارەبای نیشتیمانی چارەسەر دەبێتن. باشە پێویستیان بە چەند خاوەن مۆلیدەوە کردووە لە شاری هەولێر؟ ئێمە لە شاری هەولێر نزیکەی 50 خاوەن مۆلیدەمان ئاگادار کردوتەوە لە گەڕەکە هەژار نشینەکان بۆ ئەوەی کە مۆلیدەخانیان بکەنەوە کار بۆ ئەوەی هاوڵاتیان لەو تاریکە ڕزگار بکەن و دووبارە ڕووناچی بگەڕێنونە ماڵەکانیان. باشە خاوەن مۆلیدەکان بەدەمداواکاریەکانتانەوە هاتوونە یاخود مۆلیدەکانیان پێ نەکردووە؟ ئێمە چەند قسەمان لەگەڵیان کردووە ئاگادارمان کردوونەتەوە لە کاتی ئەوەی کە ماوەی 48 ساعتتر تەواوی ئاماری ئەو مۆلیدانەمان بەدەست دەکاتن کە مۆلیدەکانیان پێ کردو چەند ساعتیش پێیان کردو ئێمە قەرەبیان بۆ دەکەینەوە ئەوانەی کە ئاگادارمان کردوونەتەوە. باشە تەنها 48 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدەن ئێوە وەک خۆتان تەنها خەرجی 48 کاتژمێر دەدەنەوە. ئەی باشە ئەگەر کێشەکە درێژەی خایەن کاتەکە درێژتر دەکەنەوە یاخود تەنها هەر 40 کاتژمێرە؟ ئێمە لە کاتی ئەوەی کە خوا نەخواستە ئەو کێشەیە درێژ بێتەوە پەیوەندی بۆ سەرمایەدارانەوە دەکەین بۆ ئەوەی کە بتوانین زیاتر هاوکارمان بن و بتوانین زیاتر قەرەبووی ئەو خاوەن مۆلیدانە بکەینەوە خەرجەکانیان بۆ بجێڕینەوە. بەڵام بەجێری ئەوەی کە ئێمە لە وەزارەتی کارەبا گوێبیستی بووینە و لەلایەنی حکومی جێبیستی بووینە ئینشاڵڵا لە ماوەیەکی کورت چارەسەر دەکرێتن.